بۆ دەربڕینی ناڕەزایی بە شێوەیەکی مەدەنیانە و سەردەمیانە ڕێپێوانێکی هێمنانە ئەنجام ئەدەین لە بەردەم نووسینگەی پەرلەمانی عێراقەوە لە سلێمانی بڕیارماندا هەر بە پێ بچین بۆ بەغدا بۆ بەردەم تەلاری پەرلەمانی عێراق لە شاری بەغدا بۆ ئەوەی چیتر دۆسیەی زیندانیانی سیاسی کوردستان لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا هاتوچۆی پێ نەکرێ. بە هەوڵی پەرلەمانتارەکانی فراکسیۆنە کوردستانیەکان و خەڵکی بێلایەن و نیشتیمان پەروەر بە بڕیارێکی پەرلەمانی عێراق حکوومەت و لایەنی پەیوەندیدار ناچار بکەن مافە یاسایی و دەستوریەکانمان بۆ بگەڕێننەوە. بۆیە بڕیارماندا ئەم ڕێپێوانە ئەنجام بدەین بە هیوای ئەوەی تەندروستیمان ڕێگەمان بدا پێ بدا بە سەرکەوتویی ئەو چالاکیە مەدەنیانە ئەنجام بدەین لەگەڵ ڕێز و حورمەتمان بۆ هەموو لایەک بە هیوای سەرکەوتون دەستەی زیندانیانی سیاسی ناڕازی هەرێمی کوردستان. بۆ مافی خۆم و زیندانیانی سیاسی هەوڵ ئەم ڕێپێوانە ئەنجام بدەن وەکو ڕامانگەانەگە تەندروستیمان ڕێمان بدا ئێمە تا بەغا بەپێڕوین بە پێی دەستور بێت ئێمەی زیندانیانی سیاسی ئەسڵەن مافمان بۆ منحە و ئیمتیازاتەکانمان مافمان بە کوردستانەوە نییە بە حکوومەتی هەرێمەوە نییە لەسەر بەغاین چونکە ئێمە لە دەست حکوومەتی بەغا تووشی زەرەر بووین تووشی نەهامەتی و زیندانی و ئازار و ئەشکەنجە بووین ئیتر بە حساب قەرەبوومان بکرێتەوە بە حساب ژیانمان بۆ دابینکەن ئەگەر باسی لە منحە بکەین منحەی ئەوان لە بەغا ملیۆن و ڕۆبعەوە ئەچێ بۆ ملیۆن و نیو ئێمە 500,000 لێرە 500,000کەش هیچی تری لەگەڵانیە ئەویش بە بۆنەی جارجار بە بۆنەی چاکسازی و پاکسازیەوە لێمانە بڕن نامان نەنێ جاری وایە 4 مانگ هەر نامان نەنێ 8 مانگ هەر نامان نەنێ بە ساڵ نامان نەنێ ئیتر ئەو ساڵە ژەفەوتێت ئەبێ بە قوربانی دیزە بە دەرخۆنە. ئێمەش وەکو پشگیریەک بۆ ئەم هەوڵەی برانمان لە زیندانیانی سیاسی ئێمە وەکو ڕزگاربووانی ئەنفال معاناتی ئێمە زۆر زیاترە لە هی ئەوان بەپی یاسای ماف و امتیازاتی زیندانیەکە و ڕاگەیاوی سیاسی ژمارە 11 ساڵی 2011 کە لە هەرێمی کوردستان دەرچووە ئەبێ ڕزگاربووانی ئەنفالیش وەکو زیندانیانی سیاسی هەمان ماف و امتیازیان پێ بدرێت بەڵام زۆر بەداخەوە حتاکو ئەم بەروارەی کە ئەم چاوپێکردنە بۆ لەگەڵ بەرزان ئەنجام بدەین کەمترین ڕزگاربووی ئەنفال بچووکترین ماف و امتیازیان پێدراوە یعنی لە هەرێمی کوردستانە بچووکترین ماف و امتیاز بە ڕزگاربووانی ئەنفال نەدراوە و پیان ڕانەبینراوە بۆیە ئێمە پشگیری هەموو هەڵوێستێکی مەدەنیانە ئەکەین بۆ هاندان بۆ پشگیریکردنی مافی ڕزگاربووانی ئەنفال و زیندانیانی سیاسی و تەنانەت جیاوازیەکی زۆر بە هەمان شێوە لە نێوان ئەو ئیمتیازەی بە ڕزگاربووانی ئەنفال دراوە لە هەرێم و لە بەغایە هەیە لە بەغدا نزیکەی 600,000 پێدرێ لێرە 250,000 برار درەوە هەتاکو ئەم بەروارە لە نزیکەی 5 بۆ 6,000 ڕزگاربووی ئەم منتیقە و زۆنە 200 نەفرێک بۆی کراوە ئەنی ماف و ئیمتیازەکانمان پێشێ لەکرێ و غەدرێکی زۆر لە ڕزگاربووانی ئەنفال کراوە هیچ مافێکیان پێ نەدراوە تاکو ئەم بەروارە چێ پێشێلێکەوە مافانەوە حکوومەتی هەرێم حکوومەتی بەغدا لێرە حکوومەتی هەرێم لێرە حکوومەتی هەرێم پێشێلی کرد چونکە یاسا دەرچووە بەپێی یاساکە بێ ماف و ئیمتیازیان تەنانەت لەوە کۆمەڵێکتان ئاگادار بن چەند ساڵە پێشتە گەورەترین کێشەی مەسەلەی کری خوێندنی ڕزگاربووانی ئەنفال هەبوو کە هەتاکو ئەم بەروارە ئێمە وەکو من خۆم هەم وەکو یاسایەک و مافەروەریەک وەکو ڕێکخراوەکەشمان داوامان تۆمار کردووە داواکان براوەتەوە برای دادگا دەرچووە هێشتا برای دادگا جێبەجێ نەکراوە.